الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خواهی گەورە طاعت و عیبادەت و ڕۆژی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ بفەرمێ و ئەم شەوی جومعەیش کە شەوێکی مبارەک و پیرۆزە، شەوی سڵاواتدانە لەسەر سەیدی هەموو عالەم حەزرەتی محەممەد مستەفا صلی الله عليه وسلم. خوا لێمان قبوڵ کا و لە دەفتەری تایبەتی پێغەمبەرە ناومان تۆمار کا، پێغەمبەری ئازیز و خۆشەویست بە زبانی شیرینی دوعای خێر بۆ خۆی و بۆ خۆمان و باوک و دایکمان و قەوم و کەسمان بکە بە بەرەکەتی ئەو سڵاواتانەی کەوا لەسەری ئەو پێغەمبەرە لە شەو ڕۆژی جومعە ئەیدەین و سڵاوات ئەنێن بە ڕۆحی پاکی. ئازیزان، دیارە زۆر جارێک گومان دروست ئەکەن لە لای مسڵمانان، لای ئیمانداران، بە تایبەت لەسەر شەئن و شکۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، مەقامی عیزەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، یان کۆمەڵێک ئاداب و دەستورێکەوە کاتی خۆی عولەما و زانایان فێری ئەم میلەتیان کردووە ئەمڕۆ کەسانێک بە ناو دینەوە بەڕاستی مسلمانان سار دەکەنەوە یا مەسەلەی دووریان نەخۆن لەو خێر و بەرەکەتە و مەناع للخێرە بن. یەکێک لەو شتانە ئەوەیە کەوا زۆر جارێک خەڵکی تەلەفۆنمان بۆکەن مامۆستا ئەوە دروستە تۆ بڵێ ئەمە لە ڕێی خوا مەولوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەمە شرک نییە، ئەمە کوفر نییە. ئەم مەسئلە زۆری ئەوێ، بەڵام من ئاوا بە کورتی ڕوونی ئەەکەمەوە، ئینا خۆی تەفاسیلە لە کتێبە شەرعەکانە ئاماژەی پێکراوە. خۆشەویستان، مەسئلەی لەبەر خاتری خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، مەسەلە یا لەبەر خاتری خوا و پێغەمبەری خوا عەفوتەکەم، یا لەبەر خاتری خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فڵانەشت مەولود بێ و لە ڕێی خوا مەولوی پێغەمبەری خوا، یا ئەو دەمە دەست خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەمانە هەر هەمووی دروستە، یەک مشکلەیەتیان نییە. چونکە ئەوەی کە ئەو قسەیەکە لێ بپرسە کێ خوایە؟ ئەڵێ ذاتی ئەڵڵا. کێ دەسەڵاتدارە؟ ذاتی ئەڵڵا. ئەی پێغەمبەر چی؟ عەبدی خوایە. ئەی پێغەمبەر چ دەورێکە بینە؟ پێغەمبەر خۆشەویستی خوایە. یعنی ناڵێ پێغەمبەر دەسەڵاتدارە و پێغەمبەر مەسەلەی خوایە و پێغەمبەر سوجدەی بۆ ئەبرێ و مەسەلە نەفع و ضەر بەدەست پێغەمبەرە صلی الله علیه وسلم. ئەڵێت هەموو قازان و زەرەی بەس کێ؟ بەس خوایە. بەڵام ئەی تۆ بۆچی ئەڵێ مەسەلەی لەبەر خوا و پێغەمبەری خوا عەفو دەکەم، یا ئەمە سەدەقە بێ لەبەر خاتری خوا و پێغەمبەری خوا؟ ئایا ئەمە لە قورئان و حەدیثە؟ هەیە، بەڵێ. جارێ مەسەری قورئان کەین، خوای تبارك وتعالى القرآن أفرميتي أطيعوا الله وأطيعوا الرسول. إطاعي خواه في غمر خواه بيخوي نيفرم أطيعوا الله إتر فقط بيسين اللي أطيعوا الله وأطيعوا الرسول، ومن يطيع الله ومن يطيع الرسول فقد أطاع الله. من هو النص قرآن الجماني تيدانية إن جاد و پشتیوان من پروردگارە و خوای تبارك وتعالى پێغەمبەرەکەی تووشی خێرمانەکەن. ئەمە طبعا ئەمە نەسی قورئان ئاماژەی پێکراوە، خوا و پێغەمبەرەکەی تووشی خێرمانەکەن. ئەمە لە نەسا وارد بووە. دواتر مەسەلەی ئێمە حەزەی ئەبوبەکر سیدیق حەدیثەکە بوخاریە، لە دوای قورئان حەدیثی بوخاریە. بۆ نمونە ئیمامی بوخاری حەدیثێکی صحیح ڕیوایەتەکە ئەفەرمێت لە کاتی هیجرەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هیجرەتی فەرموو لە مەکە و بۆ مەدینە، حەزەتی ئەبوبەکر هەموو ماڵەکەی هێنا، هەموو ماڵەکەی هێنا قسە بەدەست پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فەرمووی چیت بۆ جێهێشتون؟ فەرمووی الله ورسوله أبقيت لهم الله ورسوله. خوا و پێغەمبەرم بۆ جێهێشتون. ئەی پێغەمبەری خوا نەیفەرمووی تۆ مشریک بووی چۆن ئەڵێ خوا و پێغەمبەری خوا؟ بەڵێ خوام بۆ بەجێهێشتون تا فقط. ئەی پێغەمبەری خوا فەرمووی کەس پێشی ئەبابەکر ناداتۆ. فەرمووی أبقيت لهم الله ورسوله. إمام أبو بكر كخواي تبارك وتعالى القرآن ناوي أبا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه وهو أبو بكر لا تحزن. يعني خوال القرآن ناوي أبا بكر فرميت لغاركا كلناو غاركا دون فرمون ترسي لينيشت بيغمبر أبا بكر فرمو بصاحبكي فرمي شي لا تحزن إن الله معنا. دي أو أبا بكر فرميت من خواو بيغمبر مبجيشتون كواتە کەسێک ئەڵێ ئەو سپێرم بەخوا و پێغەمبەری خوا، ئەمە شیرک نییە، ئەمە سونەتی سەحابەی پێغەمبەری خوایە. بەڵام ئێمە هەموو عەقیدەیەکمان وایە نەفع و ضەر
قازانج و سوود بەدەستخوایە زەرەر و قازانج بەسخوا ئەیگەێنێت ئەمە عەقیدەی ئیمامی ئەشعەری و ماتوریدی و سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەقیدەی ئەهلی سونە و جەماعەتە بەڵام ئێمە مشکلەکەمان لێرەوەی کەسانێک هەن سوء الظنیان بەرامبەر مسلمانان هەیە کەسێک کە وتی ئەوە مەسەلە لە پەنایە کەسێک وتی لە پەنا کەسێک لەو عەقیدە تێکچووانە مەسەلە بڵێ ئەوە من ئەو سپێرم بەخوا و پێغەمبەر نەکەی مشریک بووی یان بێت تۆ جارە پێغەمبەر و سەحابە مشریکەی ئەوسا ئەو مسلمانە داماوە کە لە باو باپیر و عولەما و زانا بووی ماوە تۆ مشریکەی جا مەسئلەی کوفر و شرکی خەڵکیش پێغەمبەری خوا هەر کەسێک کافرکە ئەو کوفرە ئەو کەلیمە ئەرز و ئاسمان ئەگەڕێ ئەگەر ئەو کەسە شایستەی نەبێ ئەگەڕێتەوە بە ناوچاوی خۆی کافر بێت فقط باع بأحدهما من كفر مسلما فقد كفر قرب سر اواني كوا زبانيان با تبعيد و بكفر و بشرك برانبر بمسلمانان واهل قبلة دائما بروا باهل قبلة الله كافر ومشرك بابينو سر مسألة كي خومان دروس تكابرا بله لري خوا مولي پیغمبري خوا بله پیغمبر گویا ليه بوشتي وا بله صحابه گویا كردو انا بله خوشويستان حديثه كإمام بخاري روايتك لدواي اوي كوا لغزوي مؤتايا تبوك يكك لوانا بارحال حتى امام بخاري رواياتي كردوها امام مسلم رواياتي كردوها لكتاب التوبه امام مسلم امام بخاري لكتاب الزكاه حتى كان روايات كردوها لكاد كعب كري مالك لقلدها ولا كيتريا طبعا لو غزات جيمان ازلان بو بيغمبري خوا او بو بيغمبري خوا صلى الله عليه وسلم وقبيدان فرمي كس قسان لقلانك حتى فرمي خيزانا كان يخويشان قسان لقلانك حتى اخوا آيات لسلان دا بزلين اوه لسورة توبة قصة كان بتفصيل اعماجه فيها كراوة خواهي تبارو آياتي لسر دا بزاندن توبة لي قبول كردن يكيك لو انا كعبي كري مالك بو يكيك لو انا ابو لبابة بو حتى ابو لبابة خوي بسوا كولاهي مدينة حتى او كذا توبة كدابزي هذه توبة دابزي وي خوا توبة لي قبول كردن اتر هر يك لو انا خير عنك لقوشيا حتى پیغمبر فرمی نابێ کەس قسەشان لەگەڵا بکات خۆ منافقان زۆرێکیان بەڕاستی نەچوون بەڵام ئەمانە مسلمانی خالیص بوون کاتێکەوە عوزریان بۆ پێغەمبەری خوا هێناوە پێغەمبەری خوا فەرمی ئەبێ بۆستن تا خوا لە بەرەتانەوە وحی دابەزێنێت کەسی قسەیان لەگەڵا نەکات جا خۆشەویستان لە دوای ئەو ئاەت دابەزی سەریان و خوا تۆبەکەی لێ قبول کردن بۆیە هەر یەک لەم سەحابە بەڕێزانە خێرێکیان بڕیاردا لو انا كعب كري مالك رضا ورحمة اخوة لهم يعني بيت پیغمبر اخوة فرميت اتقوا الله حيثما كنتم فأتبي الحسنة السيئة فأتبي السيئة حسنة تمحوها وخالق الناس بخلق حسن من نص حديثي صحيحة پیغمبر اخوة فرميت لهركو هاي الاخوة بترسه وأتبي السيئة الحسنة تمحوها لدواي خرافة وقناه تو تشاكيبك شنك او خرافة بهوي تشاكا وصدقة وأسرتها لم منطلقة ولم بمشوازة أم صحابة بالرزانة شون كتلا بمدرسة پیغمبر صلى الله عليه وسلم خواتو بيلا قبول كردون أما يترججنا صحابة بيروس بايلا كردن أواني شاتنا هرجي لو أنا خيرك يعني لو أنا حسدي كعب هاو فرمي يا رسول الله إن من توبتي أن أنخلع من مالي صدقة لله صدقة إلى الله وإلى رسوله الرواية ترى صدقة لله ورسوله أم صحابة بالرزق فرمي أي پیغمبر إخوة أوا حمو معلكم حمو معلكم خير بيبو خوا پیغمبر إخوة دي پیغمبر إخوة نيفرمو تو مشريك بوي بس يقصي بيفرمو پیغمبر إخوة فرمي يا كعب أمسك عليك بعض مالك فهو خير لك اگر توزك لمالك وبيشتاتو بو منالكان وبابرسيان نبوايا محتاج نبونا شنو باشين نفقه ويكوا تو لمال منالك خد اثر فيكي فرمي يا رضا حمو يمكن بخير بو خوف يا غمر اخوه اما هر كلمه كي ايما يكالين لري خوا مولوي پیغمبر اخوه لري خوا مولوي پیغمبر اخوه همو کەسێک لە عەقیدەی ئێمەی مسلمانان و ئیمانداران و گەلی کووردا ئەزانین پێغەمبەر خوانیە پێغەمبەر عەبدە ئەزانین پێغەمبەر سەدەقەی بۆ ناکرێ سەدەقە بەس بۆ خوا ئاکرێ بەڵام ئەم وشە و ئەم کەلیمە
أما سنتي صحابي بيغمبري خوايا صدقة لله ورسوله لري خوا مولي بيغمبري خوا لري خوا بيغمبري خوا كرد بس مولوكي بس ياو كردوا بلين أم مولوش كس ياو كردوا يعني لخوا شويستي بيغمبري خوا يعني وكو بلا كسك الله لبرخاتي خوا بيغمبري مولي بيغمبري خوا يعني ما بستكي اويا يعني أما لبرخاتي خوا ولا خوشي لدايق بوني بيغمبري خوا شكرانا بجيري لدايق بوني بيغمبري خوا من أم خياريكم ككردي إيما على لري خوا مولي بيغمبري خوا أو ما بستكيتي أينما بستي أو نية بيغمبر بخوا بزانية حيواني بو سر ببرية قرباني بو بكا قرباني وحيوان سر ببرية نصر بس بو خوا كريه بلام پێویستە ئێمە بەڕاستی ڕوونکردنەوە لە سەر شتەکان بین خەڵک کافر نەکەین خەڵک مشریک نەکەین ئەم میلەتە بەڕاستی دینیان بە سەحی و بەباشی لە عولەما و زانایانی وەک ئەو عولەما بەڕێزانەی قەدیمی حەزەتی کاکەحمەدی شێخ و حەزەتی مەولانا خالید و حەزەتی ماوە سەمەلا کەریم مدەڕیس و مەسەلەی شاهی نەقشبەند و مەسەلە شێخی گەیلانی و مەسەلە شێخ جونەیدی بەغدادی و سەفیانی سەوری و یەک بەیەک ئەم زاتانە مەسەلە لە مەداریجی صەحیح دەست بەدەستا گەشتەوە پێغەمبەری خوا و سەحابە ئەم دینیان وەرگرتووە ناکرێتەوە بڵێ ئەمە خائین بوون خۆفرۆش بوون مەسەلەی خیانەتیان لەو خەڵکە کردووە تەنها من ڕاستەکەم یعنی تۆ لە نەسەخان حاڵی نابی یعنی پێویستە ئێمە ئەم ڕوونکردنەوانە بزانین خۆشەویستان کەواتە کەسێکەڵێ تۆم بەخشی لەبەر خوا و پێغەمبەری خوا کەسێکەڵێ لەبەر خاتی خوا و پێغەمبەری خوا مەسەلە یەم لەگەڵ تا کەسێک لەبەر خاتی خوا و پێغەمبەری خوا دعوە دەکەم یارمەهێدەم لە ڕێی خوا مەولوی پێغەمبەری خوا ئەمە هەر هەمووی بەڕاستی سنەتی پێغەمبەر و سەحابەیە یەک مشکلەیەتیانە ئێمە عەقیدەمان وایە تەنها مؤثری حەقی بەس خوایە و بەتاق و تەنها پێغەمبەری عەبدێکی مفەضەل و مکەڕەم و بەڕێزی پەروەردگارە و خوای تەبارەک و تەعالا ئەوەندە ڕێزی لێگرتووە ناوی کرد بە هاوناوی خۆی ئیطاعەی پێغەمبەری بە ئیطاعەی خۆی داناوە ئەوەندە ڕێزی لەو پێغەمبەرە گرتووە هەر کەس سڵاواتێکی لەسەر لێ بدا خوا دە سڵاواتی لەسەر لێدا ئەوەندە ڕێزی لێ گرتووە شەو ڕۆژ جومعەی کە گەورە کردووە لەبەرەوە پێغەمبەرە گەورەی کردووە خەڵک سڵاواتی لەسەر لێ بدا و سڵاواتەکان بکەین و پێغەمبەر و پێغەمبەری دوعای خێران بۆ بکات ئەوەندەی و پێغەمبەرە گەورە کردووە لە قیامەتە شەفاعەتی عوسمان پێداوە ئەوەندەی و پێغەمبەرە گەورە کردووە صلی الله علیه وسلم لە ڕۆژی قیامەتە بە ئادەم و بە ئەنبیاوە هەر هەمووی بە مەخلوق و بە کافر و مسلمانەوە هەر هەمووی ئەڵێن یا رەسوول الله ئەغیثنا ئەی پێغەمبەر فریامان کەوە ئەمە حەدیثی بوخاریە ئەمە شتێک نییە بڵێ گیرفانی خۆمان دەرمان هێناوە ئەمە بوخاری ڕیوایەتەکە لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم کە ئەفەرمێ قیامەتێت جومعەکەی ڕابردووە ئاماژەمان پێ کرد استغاثوا بآدم ثم بموسى ثم بمحمد ئەفەرمێ خەڵک هاوار بۆ ئادەم ئەی ئادەم باوە گەورەمان بە قوربانە فریامان کەوە ئەها لە عەرەقی خۆمانە غەرق بووین بەس خوا حەشرمان بکە و ئیتر کافر بۆ شوێنی خۆی و مسلمان بۆ شوێنی خۆی ئادەم ئەفەرمێ بەخوا من ئەمڕۆ دوعای من نەفسی موسا ئەفەرمێ بەس نەفسی بەخوا ناتوانم شەفاعەت بۆ هارونی بکەم عیسا ئەفەرمێ بەخوا ناتوانم بۆ دایکم بۆ مریەمی دایکم شەفاعەت بکەم یەک بە یەکێو پێغەمبەرانە حەزەتی نوح حەزەتی ئیدریس مەسەلە حەزەتی ئیبراهیم خەلیل الله ئەمە خەلیلەکەم دەوری نییە لەمڕۆ خەلیلەکەم دەوری نییە کە بتوانم بڵم خوای ئیسماعیل کوڕ نەجاتدە ئەڕۆم بەلای پێغەمبەری خوا پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەنە لەها ئەنە لەها ئەوە هی خۆمە بێن بۆ لای خۆم یا رەسوول الله ئەغیثنا هەمووی ئەی پێغەمبەر فریامان کەوە ئەمە کەلیمە خۆبرامە ئەمە سەحابە و سەحابە لە پێغەمبەران لیستووە سەحابە بۆ ئێمەیان باس کردووە قیامەت ئیتر لە قیامەتدا تۆ بڵێ یا رەسوول الله فریام کەوە شرک نەبێ و کوفر نەبێ لە حوزوری پەروەردگارە ئەی بە لە دنیا بۆ شیرکە تۆڵەی پێغەمبەر فریانگۆ دوعام بۆ بکە لای کێ لای خوا کەواتە تۆ عەقیدە وایە بەس خوا دەسەڵاتدارە ئەی پێغەمبەر چێ پێغەمبەر تکاکارە پێغەمبەر شەفاعەت خوازە کەواتە خۆشەویستان ئەمانە هەمووی لە عەقیدەیە سابتە صەحیحە هیچ گومانیدانە باوکو سنەتی پێغەمبەری خواشە صلی الله علیه وسلم حسبنا الله وسيؤتينا الله من فضله ورسوله وإنا إلى ربنا راغبون أما نص قرآن يعني خواهي تبعضها بيمانا وشيء لفضل قوري خوي وبيغمري بيمانا وشيء يما قرن ولا إخوة إما التحدانا كم أما آيات القرآن نبي أما حديث بخاري نبي أما أنا شون معنا أكله يعني براسي فيها يعني مسلمانا إما داران
نابێ ئێمە بەڕاستی فری و بخۆین بەدەست کۆمەڵە خەواریجەوە عەقیدە بۆگەنی پیسەوە بەڕاستی دینێکیانە دینی کولتوری عەرەبیە یعنی بەڕاستی دینی ئیسلامیە دینی پێغەمبەری ئیسلام نییە دینێکە تعبیر لە کولتوری عەرەبیەدات نەک لە ئیسلام و لە قورئان ئەوەیەکەوە هەموو حەقیقەتەکانی باس کردووە حەدیثی پێغەمبەری خوا هەموو حەقیقەتەکانی باس کردووە کەواتە من و تۆی مسلمان ئەبێ گوێ لە قورئان و حەدیث و سەلەفی ئەم ئوممەتە پێشینەکان کە سەحابەی ئێمەن کە ئیمامی شافعیە ئیمامی حانەفیە ئیمامی مالیکە يعني ئەم بەڕێزانان هەموو ئەمانە بەڕاستی فەرمیانە یا رەسوڵ الله هەموو بەڕێزانە فەرمیانە ئەو ئاەتانیان دووبارە کردەوە هەموو بەڕێزانە فەرمیانە پێغەمبەر لە قیامەتە تاکە کەسەکە ئەڵێ من هەموو شەفاعەتی عوزماهی منە و هاوارەکرێتە من ئەبێ بڵێن پێغەمبەری خوا خەڵکی فێری شیر کردووە ئەو عولەما بەڕێزانن ئەفەرمون کە پێغەمبەری خوا فەرمیەتی بە ئەبوو بەکر ئەوە کە فەرمین خوا و پێغەمبەری خوا بەبەزیێشتون بۆ مناڵەکانی خوا و پێغەمبەری خوامان لەگەڵایە یعنی ئەمانە ئێمە لەگەڵ ئەوەشا عەقیدەمان وایە کە ئەمە بەس تەنها بۆ تەبەڕوک ناوی پێغەمبەری خوا لە پەنا ناوی خوا دائەنێن ئەو سونەتەی سەحابە و سەلەف زیندووەکەینەوە نەک عەقیدەمان وایە پێغەمبەر خوایە عەقیدەمان وایە پێغەمبەر عەبدوه وەڕەسوولوه ئێمە غولو ناکەین لە پێغەمبەری خوا پێغەمبەری خوا وإنك لعلى خلق عظيم وما أرسلناك إلا رحمة للعالمين ورفعناك لك ذكرك إن شانئك هو الأبتر أما پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم كواتا بۆیە تۆ ئەگەر ئەهلی نەجات بی چەند جار باسمان کردووە ڕوکنی دووەمی ئیسلام محەبەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم پێغەمبەر نفسی خۆت خۆش نەئیمانەتەوە نەبێت دەم و بەسڵاوات نەبێت دائیمی لەسەر پێغەمبەر وەصل نییە لەگەڵ پێغەمبەری خوا پێغەمبەر شەفاعەتی بۆ ناکات صلى الله عليه وسلم بۆیە با دائیمە تۆ عەلاقەتە لەگەڵ پێغەمبەری خوا بێ بەچی بەسڵاوات بەتایبەت شەو ڕۆژ جمعە خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ و لە هەموو لایەکمان خۆش بێ یا ڕەبی خوایە گیان بەر شەفاعەتی و پێغەمبەرمان بخەی لەگەڵ پێغەمبەران عەشرمان بکەی عەقیدە و بیر و باوەڕمان پارێزا بکەی لە خۆمان و باوکو دایکمان خۆش بی طاعەت و عیبادەت و ڕۆژوەکانمان لێ قبوڵ فەرمی یا ڕەبی خوایە گیان لە دەفتەری ئەو پێغەمبەرە نازدارە ناومان تۆمارکەی ئەو پێغەمبەر نازارە لە قیامەتە بە ناوی خۆمان و باوکو دایکمانەوە بانگمان بکاو باوکو دایکیشمان لەگەڵ خۆمانە لە خزمەتە و پێغەمبەرە لەسەر عەوزی کەوسەر چیمەنەکانی بەهەشت بە بانگیەوە پێغەمبەرە بانگ کرێین و شەفاعەتمان بۆ بکە یا رەبی خوای ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوادە ماڵ و منداڵمان بکەی ئیسلاحی وڵاتمان بکەی پڕ لە ئەمن و ئەمانی کەی یا رەبی خوای گیان شیفای نەخۆشەکانمان بی عاقبەتی پیرەکانمان بەخێر گەڕی هیدایەتی گەنجەکانمان بی وڵاتمان پڕ لە ئەمن و ئەمان کەی وڵاتمان لە ئاشوب و فیتنە بەدوور کەی ئەم نەخۆشی وەبات کە ڕووی لە وڵاتمان کردووە خوایە بە بەرەکەتی ناوی ئەو پێغەمبەرە و عیزەتی ئەو پێغەمبەرە و مەکانەتی ئەو پێغەمبەرە خوایە لەسەر ئەم میلەتی هەڵگری لەسەر مسلمانانی هەڵگری هەر کەسێک تووشی بۆ خوایە شفای عاجل بڵێ بۆ میێرە هەر کەسێک تووشی نەبوو خوایە هەمومان سەلامەت کەی یا رەبی خوایە گیان ئەوەی کەوا ئینسان و تووشی بووە ئەم ڤایرۆسە یا رەبی خوایە لەبەرەو پێغەمبەر لە کۆڵی کەیتەوە ئەم ڤایرۆس و ئەم وەبا و ئەم نەخۆشی و تاعونە لە کۆڵی مسلمانان و تەواوی جیهان کەیتەوە لەبەر خاتری نازداری و پێغەمبەرە آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته